لەو ماوەی هەندێک پرۆژەی زۆر دەرچوو یەک بە خۆم پرۆژەی نوێژەنکردنەوەی تا قوتابخانە و دوو دروستکردنی هۆڵم لە بندەستیە پرۆژەی نوێژەنکردنەوەکان بە شێوەیەکی گشتی ئاما لە هەموو فەقەراتەکانی تێدایە بۆ یەککردن و تەواوی فەقەراتەکانی تعمیراتی تێدایە دروستکردنی دوو هۆڵەکان دەبە بیستن و هەموو مواصفاتێکی تێدایە لە سیستەمی کامێرا و سیستەمی دەنجی و حتى ساردکەرەوە و هەموو شتێکی تێدایە بە پێی سەردەمیانەیە و ئەوە چ تەواوی لۆ تەرخان کراوە بودجەکەی و پەنا بەخوا لە کار و چالاکیەکان بەردەوام دەبین لە پرۆژەکان ئینشاڵڵا بە شێوەیەکی سەرکەوتوانە هەموو پرۆژەکان ئەنجام دەدرێ و لە ساڵی داهاتووش پرۆژەکان بەردەوام دەبن و شتی نوێتریش دێتن تەواوی قوتابیان مامۆستایان تێدا سوودمەند دەبن. ئەمڕۆ ئێمە وەک بڕێوەبارەتی گشتی بیناسازی هاتین سەردانی چەند قوتابخانە بکەین کە نوێژەن دەکرێنەوە لە ناو هەولێر تقریبا نزیکەی 100 قوتابخانە ئێستا لە ژێر نوێژەنکردنەوەن لەگەڵ دروستکردنی نزیکەی 86 جۆر ڕاستی بودجێکی تایبەت تەرخانکرا لە دوای وەرگرتنی ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نوێژەنکردنی زۆربەی قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئێستاش وا لە یەکێک لە قوتابخانەکانی ناو هەولێر قوتابخانەی خانەقین و خەریکە ئیشەکان نزیکی تەواوبوونە دەستخۆشی لە ستافی هەندەسی دەکەین ڕاستی ئیشێکی زۆر گەورە دەکرێت و ستافی هەندەسیش تەوان بە شەو و ڕۆژ ئیش دەکەن چونکە ماوەکە کاتی دەوام هەندێک جار ئیشی نوێژەنکردنەوە لە کاتی دەوام ناکرێت ناچارن ئەو ستافی ئەندازیاری لە دوای نیوڕۆ یان کاتی شەویش ئیشان کردیە زۆر بەخێر بن و دەستخۆشی لە ستافی هەندەسی دەکەین دووبارە. لە ماوەیەکی زۆر کورتدا توانیمان کارێکی یەکجار گەورە ئەنجام بدەین لە ناو شاری هەولێردا بۆ قوتابخانەکان ئەویش لەوەی بوو کە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت نزیکەی 4 میلیارد دیناری تەرخان کرد بۆ نوێژنکردنەوەی قوتابخانەکان ئەوە بوو لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیر ئێمە هەستاین بە دانانی بەرنامەیەکی گونجاو بۆ نوێژەنکردنەوەی قوتابخانەکان ئێستا حالیان 100 قوتابخانە لە بن نوێژەنکردنەوەدایە کە هەموو سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر لە خۆ دەگرێ و 86 ژووریش دروستکراوە لە قوتابخانەکان کە بتواندرێت ڕێژەی قوتابیانی کە تێدا زۆر بوو لە پۆڵەکان کەم بکرێتەوە لە 45 تا 50 قوتابی لە هۆڵێکدا بوو ئێستا بکرێت بیگەینە 30 تا 32 قوتابیەک ئەوە بوو دەستخۆشی لە ئەندازیارانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەکەم لە بەڕێوەبەر و ئەندازیارەکان بەڕاستی زۆر لە خۆبردوویی کاریان کرد کە بە شەو و ڕۆژ کارکردن بەردەوامە لەبەرەوەی ئێستا ئێمە کاتی لە ناو دەوامی قوتابخانە دەوامی تێدا هەبوو توانیان بە جوانترین شێوە کارەکان ئەنجام بدەن و نوێژەنکردنەوەکان ئەنجام بدەن. زمینە خۆشکردن لە کەشێکی گونجاو لە بۆ قوتابیان لە ناوەندەکانی خوێندن و لە ژێر ڕێنمایی و ڕوئیاکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە خزمەتگەیاندن بە پرۆسەی پەروەردە
ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی لە چەندین پرۆسەی دیکەدا یەکێکیان لەگەڵ بە هاوکاری لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانانی ئەنە نوێژان دەکرێتەوە و 86 ژووری خوێندن دروست دەکرێتن لەگەڵ 3 هۆڵ لە ڕێگای هەر 11 پەروەردەی قەزاکان و پەروەردەی ناوەندیش. ئێمە وێڕای سوپاسکردن لە بۆ هەوڵەکان و پشتیوانیەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان لە پشتیوانیکردن و دابینکردنی بودجەی پێویست لە هەموو بوارەکان و هەروەها سپاس لە بۆ جەنابی وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردەش لە چوارچێوەی پلانەکانیان لە ئاستی هەرێمی کوردستان هەولێری پایتەختیش وەکو پێویست ئاوڕی جدی لێ دراوەتەوە دەستخۆشیش لە بەڕێوبەری گشتی و ستافی ئەندازیاری و ستافی بەڕێوبەرایەتی گشتی و هەر 11 پەروەردەکەی سنووری پارێزگای هەولێر دەکەین کە ئەوانیش لە چوارچێوەی ئەو پلانەنەدا بە بەردەوامی خزمەتی باش پێشکەش دەکەن. ئەو شۆش پێمان باش بوو ئێمە لە بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە سەردانی ئەو قوتابخانانە بکەین کە نوێژان دەکرێنەوە وێڕای دەستخۆشیکردن جارێکی دیکە مەتاکید دەکەینەوە. ئێمە لە سنووری پارێزگای هەولێر بە هاوبەشی لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە بەدڵنیاییەوە بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئەوەی ئیمکان بێ و بتوانرێت لە بودجەی پێویست لە پێناو دروستکردنی کەشێکی لەبار لە بۆ قوتابیان لە ناوەندەکانی خوێندن لە سنووری پەروەردەی هەولێر و لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام دەدرێتن. ئێمە و ئێوە میدیاکاران لەگەڵ بارینی باراندا دەکەوینە ئامادە باشی بە خۆشحاڵیەوە. ئیشاڵە خوای گەورە بارانێکی باش دەبارێنیتن ئەو ساڵەکە وەکو پێشبینی دەکرێن ئێستا تا ڕادەیەکی باش مەترسی ڕەواندنەوەی وشکە ساڵی لە بۆ بابەتی کشتتوکاڵی تا ڕادەیەکی باش بارانێکی باش باریوە بە ئومێدی ئەوەی ڕێژەی بارینی باران و بەفریش بگاتەوە ئاستەی کە لە بۆ ئاوی ژێرزەویش مەترسیەکان کەمتر ببتەوە لەوەی وشکە ساڵی تێبپەڕێنین بە پێی ئەو ئامادەکاریانەی کە ئێمە لە تەواوی هاویندا دەستمان پێکرد بە خۆشحاڵیەوە لە سنووری پارێزگای هەولێر هەرچی پێویست بۆ کرایە بودجەی پێویستشی لە بۆ دابین کرایە لەکردنەوەی ڕێڕەوەکانی سروشتی لە مەنهۆڵەکانی ناوشار لە ئەنجامدانی ئەو پرۆژانەی کە هەندێکیان ئێستا کاری تێدا دەکرێتن لە دروستکردنی ئاوڕۆی لولەیی و لە دروستکردنی ئاوڕۆی سندوقی بە خۆشحاڵیەوە کە ئەوەی ئێستا کە ئێمە لە ئامادە باشی داینە دەبینین کە سەرڕای باران لە ماوەی 2 هەفتەی ڕابردووش بارانێکی زۆر باری بەڵام هیچ جۆرە لافاوێک نەبوو بەڵام بێشک کاریگەریەکانی گۆڕانکاری پێش و هەوا هەمیشە دەماخاتە ئەو بەردەم ئەو ئامادەکاریەی چاوەڕوان بکەین بارانێکی زۆر لە کاتێکی کەمی دیاریکراودا ببێتە هۆکاری ئەوەی لافاو دروست ببێتن بەڵام ئەوەی پێویست بۆ لەلایەن تیمەکان ئەنجام درایەوە بودجەی پێویستی لە بۆ دابین کرایە ئێمە کۆنفرانسێکیشمان ئەنجامداوە لە چوارچێوەی بەرمەبنای ئەنجامەکان و ڕاستپاردەکانی کۆنفرانس و هەروەها ئەو دیراسە و هەڵسەنگاندنانەی کە لەلایەن تیمەکان کرایە بە خۆشحاڵیەوە کاری زۆر باش ئەنجام درراوە مەترسیەکانی لافاو کەم کراوەتەوە ئیشاڵە بارانی باش دەباری و لافاویش ڕوون ناداتەوە. دەستمان کرد بە نوێژانکردنەوەکان هەڵکو جەناوی پارێزگار فەرمووی نوێژانکردنەوە کە سەرجەم سنووری پارێزگای هەولێری گرتوتەوە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. بەیانی تاقیکردنەوەکان دەست پێکرا ئامادەکاریەکان چۆن کراون؟ بەڵێ هەر قوتابخانێک بەرنامەی خۆی بەپێی ئەو قشتەی کە دایان ناوە تاقیکردنەوە ئەنجام دەدەن. بۆسەلخوان بۆ نوێژانکردنەوە کەوتۆتە نێو پرۆسەی خوێندن بۆ کاتی هاوی نەدەکران وەکو کە وەزارەتی دارایی بودجەکەی تازە بۆمان تەزدیق کردووە لەسەرەوەی بوو کە بۆ وەک کاتی ئێمە دەستمان پێ چەندێکی تر تەواو بن ئەم نوێژانکردنەوە لە قوتابخانە؟ ئێستا ئێمە ئاگاتان نییە کە شەو ڕۆژ ئیش کاری تێدا دەکەین. بەڵێ تەواو بووینە بەشێک.